سڵاوی خواتان لەبێ خۆشەویستانم لە بەرنامەی گفتوگۆوە لەگەڵتانم بۆ قسەکردن سەبارەت بە کێشەکانی هەرێم و بەغدا بەرەوکوێ بە میوانداری زۆر بەڕێز حاکم شێخ لەتیف مامۆستایی یاسایی دەستوری. کاک حاکم سڵاوت لێبێ و بەخێر بێی. سڵاو لێوە زۆر سپاسانەکەم. کێشە بنەڕەتیەکانی هەرێم و ناوەند چین وا لە چیەوە سەرچاوەیان گرتووە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە میهرەبان. لە واقعدا کورد دەڵێ چی دەچێنی ئەوە دەدوریتەوە. ئەنی کاتێک کە بڵێن لە 2003 ڕژێمی سەدام ڕووخا و بە حساب سیستەمێکی نوێی دیموکراتی دابمەزرێ لە عێراق، سەرکردەی هەردوو هێزی سیاسی پارتی وێکێتی بە تایبەتی پیاوی یەکەمیان پێشگبڕکیان بوو لە بۆ ڕاکردن بۆ بەغدا و پێیان وا بوو کە فعلەن کورد لەوێ دەبێ بە حاکم و دایانویست یەکەم کەس خۆیان بن ئەو جێدەستیان دیار بێت. طبعاً کەسانێکی زۆر هاواریان کرد کە گەڕانەوە بۆ بەغدا بێهودەیە لەبەر چەند هۆکارێک. یەکێک لەوانە خۆم بووم کە لە چەندین مقابلە و دیداری ڕۆژنامەیی و نووسین داوتم یەکەم عێراق نابێ بە وڵاتێکی دیموکراتی، لەبەرەوەی پێکاتەی عێراق وایە بە زۆر لچێنراوە و هەموو پێکاتەکانی نامنسەجی من لە 21ەوە بە سەقەتی لەدایک بووەوە، ئەمە بەڕاستی نابێ بە دیموکراتی. دووەم وتم هەرگیزیش کورد نابێ بە خاوەن بڕیار لە بەغدا، چونکە نزیکترین ناوچەی کوردی 200-300 کیلۆمەتر دوورە، ئەگەر زنجیرەچای حەمرینیش بە سنووری کوردستان حساب بکەین. بۆیە بوونی پێگەی بەهێز ناو پایتەختە زۆر گرنگە بۆی تۆ دەسەڵاتت هەبێ کە دەزانین کورد دوور بوو. لەبەرەوە بەڕاستی پێمانەوە بکە عێراق نابێ بە دیموکراتی، بەڵام بەداخەوە ئەو سەرکردانی ئەو دوو هێزە سیاسی جوان لە خەڵک نەگربوونە سوورەی بەرلەشکر و پێش هێزەکانی ترکەوتن و دەستیان کرد بە دروستکردنەوەی دەوڵەتێک بۆ ئەوەی تیایدا خۆیان دەسەڵاتیان هەبێ و تەنانەت جۆرێک لە منافەسەشە بوو لە نێوانیاندا پێیان وا بۆ گەرەوەی کامیان زووتر بچێت لە بەغدا ئەو دەبێ بەدەسەڵات، ئەو کاتە لە بینی خۆیانە منافەسە هەبوو. و من هەر کاتە وتم ئەمە چەقۆیەکە و وتم ئەمە چەقۆیەکە و بۆ سەر ملی کورد بۆ داهاتوو دەیسوونەوە. چەقۆی عێراقیە کە ژەنگاوی بووە کە کول بووە، دووبارە کورد بەدەستی خۆی ئەم جارە چەقۆ بۆ سەر ملی خۆمان دەسووتێت. جگە لەوەش بەڕاستی لە هەمووی خەتەرتر لە کاتی دەنگدان بۆ پرۆژەی دەستوری عێراق من یەکێکم لەوانەی کە پێش ئەوە داوام کرد لە جیاتی ئەوەی ئێمە خەڵک هان بدەین بۆ دەنگدان بۆ پرۆژەی دەستوری عێراق، بۆ دەستوری عێراق بە حرەکاتی سیاسی بار ڕێکخراوە جەماوەریەکان دروست ببن، دروستکەین و حرەکەیەک دروستکەین خەڵک دەنگدا بۆ لە ڕۆژی دەستوردا بۆ سربەخۆی. ئەوە بوو تەبەن بەرنامەیەک یەک دوو بەرنامەم کرد مامۆستا شێرکۆ بەکەس خۆ ئەفریقا گوێی لێبوو و دانیشتین لەگەڵیان لێەوە حرەکەی ڕێفراندۆم دروست بوو، بەڵام دوجار یەکێتی و پارتی دەستیان تێخست حرەکەی ڕێفراندۆمیان بەلاڕادە لە ڕێدا برد بە مەبەستی خۆیان بەکارهێنا ئەوە بۆ بڕیاریاندا سندوق لە دەرەوەی ناوەندەکانی دەنگدان دروستکەن کە ڕاپرسەکە هیچ قیمەتی نەبوو ببوورە هەر ئەمێ نقطەیە بگەێنم چکە زۆر گرنگە. تەنها ویستیان بڵێ ویستیان خەڵک بچێ، بەڵام ویستیان وەکو سەودا و معاملە بەکاری بێن. ئەگەر ئەو ڕۆژە بە قسەی ئێمەیان بکردایە بەڕاستی شتی زۆر لەدایک دەبوو، شتی زۆر مهم لە قازانجی و لەدایک دەبوو، بەڵام بەداخەوە نایان هێژوە بە زۆر 80 بۆ 90 خەڵکیان هاندای کوردستان بچێ دەنگ بدا بە ڕاپرسی بۆ دەستور. ئەمە خۆی لە خۆیدا لە قوانین نێودەوڵەتەکاندا بە ممارەسەی مافی چارەی خۆنووسین لەبەر چاوی هەموو میدیاکانی عالەم و نەتەوە یەکگرتوەکان و وڵاتە زلهێزەکان بە مافی چارەی خۆنووسین حساب دەکرێت. ئەمە یەک. دووەم کە تۆ بڕیارتدا بچیتە دەوڵەتێکی فدرالیەوە بە ویستی خۆت لە دەوڵەتی فدرالیدا جیابوونەوە نییە، ئەوە مشکیلەیە. من کاتی خۆی ئەمەم وتم ئەمە کۆتێکە دەخرێتە ملی داهاتوی کوردەوە. چۆن لە 2003 وتم چەقۆیەکە دەیسون بۆ سەر میلەتی خۆمان، لە 2005 وتم ئەمە دووبارە کۆتێکە دەخرێتەوە ملی خۆمان، بەداخەوە ئەمانە ملهوڕانە ڕۆشن و گوێیان نەگرن. زۆر باشە کاک حاکم دێنەوە سەر مەسەلەی فیدرالیەکە و جیابوونەوە لە عێراق. باسی ئەوەت کرد پێشتر وتوتە کە عێراق هەرگیز نەبێ بە وڵاتێکی دیموکراتی. باس لە سەرەتاکانی بەشداریکردنی کورد کرد لە پرۆسەی سیاسی عێراقدا. دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەو کاتە کە هەردوو هێزە سەرەکیەکە بەشداریان لە پرۆسەی سیاسی عێراق و بە حساب بنیاتنانەوەی عێراق کرد جارێکی دیکە لە دوای 2003 بەلاوازی بەشداریان کرد یاخود لە بەهێزیەوە بەشداریان کرد و لایەنە عێراقیەکان بە شیعە و سوننەوە ئەو بەهێزیان دژی کورد خۆیان بەکارهێنایەوە. طبعا کە کورد بەشداری کرد، کورد بەهێزترین فیگەر بوو، بەهێزترین لایەن بوو بۆ دروستکردنەوەی عێراق. خۆتان دەزانن کورد لە 91ەوە بۆ 2003 دەوڵەت بوو و نیمچە سەربەخۆیەکی دیفاکتۆ بوو. جگە لەوە هێزیان هەبوو، هێزی پێشمەرگەیان هەبوو هەردوو لایەن
بەڵام نەشی ئەو نەسونە هیچیان نەبوو. طبعا سونەکانی حکومڕانی بەعەس هەمویان پەرتەوازە بوون، هەمووی دەرکرانە دەرەوە. شیعەش یەکەم جاری بوو بێتە سەر حکم، ئەسڵ نەشیان دەزانی چۆنە و چی بکەن، ئەمان چون بوون بە مهندسیان. و ئەم سیستەمی محاسەسەیە کە لەسەر وەزیرانەوە تا فەڕاش دابەش بکرێت لە نێوانێکیتی و پارتیا لە سەردەمی 50-50ەکەیە ڕێک گواستیانەوە بۆ بەغدا. ئەوان ئەم مهندسی ئەم سیستەمەیە بوون کە ئێستا لە بەغدا پێی دەوترێت سیستەمی تەوافقیان محاسەسە کە ئێستا تەمان عەرەبەکانیش لێی بێزارن. لەبەرەوە ئەمان بێهێز بوون، بەڵام بێهێزیەکان بۆ بڕینی کاڵا بە بەری خەڵکی تردا، واتە کوردستانیان کردەوە بە قوربانی دروستکردنی دەوڵەتێکی تر کە ئەو دەوڵەتە سوور دەزانین نەدەبوو بە دیموکراتی. من بۆ خۆمێکێک ملوانەی پێشبینیم کرد و هەشن ئێستا مقابلەکان ئێستا جەریدەکانی کاتی هاوڵاتیوانە ماون دەمگوت نەدەوێت بە دیموکراتی نە کوردیش دەوێت بە شەریکە بڕیارتیدا، هەرم مستەلاحەم بەکاردێنا، نە عێراق دەبێت بە دیموکراتی نە کورد دەوێت بە شەریکە بڕیارتیدا. ئەوانەی کە ئەو کاتە ئیطلاعیان کرد بێ ئاگاداری ئەم قسەی منن شاهیدن. والحاصل کێشەش هەر ئەوە نییە کاکزانە کە ئەوان چوونەوە بۆ بەغدا دەوڵەتیان دروست کردەوە بە بێهێزی، کێشەش ئەوەش نییە کە لە ڕاپرسیدا دەنجیاندا بە دەستور. لە هەمووی خەتەرتر ئەوە بوو تقریبا نیوەی خەڵکی کوردستان کرد بە جێناکۆک کامە لە سەردەمی هیچ شۆڕشێکدا نەکراوە، لە سەردەمی شێخ مەحموودا نەکراوە، لە سەردەمی خۆعەفی کامەڵ مستەفایان نەکراوە، کەچی ئەمانە هاتن لە کاتێکدا کە حکوومەتی عێراقی سفر بۆتەوە ئێمە بەهێزین دێن ئەم تەنازوولە گەورەیە دەکەن نەکەر کەرکوچیش، یعنی لە سەیتەرەی تەحەدی ئەوەی چەمچەماڵ سەیتەرێکی لەو پیاندەوە سەیتەرەی تەحەدی لە پردێ و لە قوشتەپە و لە فایدە ئەمە هەمووی کرا بە جێناکۆک. لەگەڵ ئەوەشە کە کردیان بە جێناکۆک نەیان کرد بە خەمی سەرەکی خۆیان، یعنی ئەگەربیان کردایە بە خەمی سەرەکی خۆیان و فشاریان ئەو کاتێک کە حکوومەتی عێراق لاواز بوو خۆی نەگرتبوو فشاریان بکردایە بە تەکید ئەو مادەیان جێبەجێ دەکرێت ئێستا مشکلەمان نەبوو. بەڵام ئەمان حکوومەتی بەغدا زۆر بەزیرەکانە توانی بە پارە و پۆست هەڵیان خەڵەتێنێ، بەکڕینی کەسە باڵادەستەکانی حیزبەکان بە پارە و پۆست هەموو جارێ هەڵیان بخەڵەتێنێ و ئەم مشکلەیە تەرحیلکە بەرەو پێشەوەی بەرێت تا خۆی گرتەوە، کە خۆی گرتەوە ئیدی هەموو مافەکانمان بۆ سەر نەگردا لەسەر و هەمویانە کەوتم نیوەی خاڵکی کوردستان تۆزێک کەمتر لە نیوە کراوە بە جناوچی جێناکۆک و سەرڕای ئەوەش ئێستا تەبەن ئەوان بەهێز بوون، ئەوان پشگیریان هەیە، سەتەنان پشگیری نێودەوڵەتیشیان لە کوردستان زیاترە بە تایبەتی دوای ئەم ڕێفراندۆمە. ئێستا تەبەن شتەکە ئەڵێ گرێکە لە دەست لە دەم ترازاوە بەڕاستی و هۆکارەکەشی بەڕاستی ئەم دەسەڵاتدارانن و ئێمە چەندین جارە ممانوتووە، بەڵام بەداخەوە ئەمانە نە لە ڕابردوودا گوێیان گرتووە نە ئێستا گوێ دەگرن نە ئیسفادەش لە ئەزموونەکانی ڕابردوو دەکەن. زۆر باشە کاک شێخ، من پێشتر لە سەبارەت بەو ناوچە جێناکۆکانە دیدارێکی ڕۆژنامەوانیم لەگەڵ بەڕێز مەحموود عوسمان ئەنجامدا، باسی لەوە کرد کە ئەمریکیەکان گوتویانە ئێمە حەفدەست کاتژمێر مەتارمان لە واشنگتۆنەوە بۆ هەرێمی کوردستانیان بۆ بەغدان نەبڕیەوە بۆ ئەوەی کە بین دەوڵەتێکی حازر لەسەر سینیەکی زێر بدەینە دەست کوردەوە. زۆر جار یەکێتی پارتیش ئەو دەستەواژەی بەکاردێنن دەڵێن ئەمریکا ڕێگر بووە لەوەی کە ناوچە جێناکۆکی لەسەرەکان هەر ئەو کات بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان یان لانی کەم سازشیان لێ نەکەین. ئەم قسەی ڕاستە یەکێتی و پارتی لەبەر ئەمریکانیان توانێت ئەوە بکەن یا فشاری ئەمریکا بووە یا خۆیان لاواز بوون لە بەرامبەر کارتی بەهێزی لانە عێراقیەکان. دەبە پێچەوانەوە کاکزانە من لە سەروبەندی سقوطدا ئەندامی باڵای یەکێتی کە پۆستی باڵاشی هەیە ئێستا لەم شارە لە زیندووە وتی ئەمریکیەکان پیان وتین تا یەک مانگ چی دەکەن بیکەن لە کەرکووک. ئێمە مانەعمان نییە، دەتوانن لەو مانگەدا هەچی عەرەبی هاوردێ و هەچی عەرەبە بیبەنەوە هەچی کوردە بیهێنن هەموو ئەو کەرکووک بەستم نمونەی ناوچەی جێناکۆ کە دەسوورک و کەرکووک و ناوچەکانی تر وتی دەستیان واڵا کردین، وتی بەڵام مەسوولەکانی یەکێتی و پارتی لە جیاتی ئەوەی بێن و ئێستا ئەم مەسوولە گوێی لە قسەکانمە ناویشی بڵێن ئێستاش پۆستی باڵای هەیە لە سلێمانی، وتی بەڵام مەسوولەکانی یەکێتی و پارتی مەسوولەکانی ئێمە لە جیاتی ئەوەی ئەوە بکەن دەستیان کرد بە منافەسە بۆ پسوڵەکردن. پارتی پسوڵەی بۆ هەندێک خەڵکی عەرەب بەعس و هاوردەکان دەکرد، یەکێتیش لە ڕقا بۆ هەندێکیان دەکرد، وای لێ هات بوو بە منافەسە. جگە لەوەش وتی ئەوەندەی مەشغوڵی داگیرکردنی بارەگا و تاڵانی و کۆنتڕۆڵکردنی شتەکان بووین و ئەو یەکێتی لە مەسوولەکانی یەکێتی تەبەن بۆی زۆرترین شت لە پارتی داگیرکەن شوێن داگیرکەن نێڵن پارتی دەستی بگاتێ و پارتی و مەسوولەکانی پارتی بۆی زۆرترین شوێن داگیرکەن نێڵن دەستی بگاتێ وتی شتەکەمان نەکرد. ئەمە مەسوولێکی باڵای سەرکردایەتی یەکێتی کە تا ئێستا لەم شارەدا پۆستیە ئەو قسەی بە شەخسی بە من وت. لەبەرەوە کاک ئەمریکا طبعا ئەمریکا دەوڵەتێکە بەرژەوەندی خۆی دەوێ. من ئەو کاتەش وتم قەت بە ئەمریکا
نەهاتەوە بۆ چاوی جوانی ئێمە ئەمریکا بەدای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێت تۆ بتێو نەتەوێ تا ئەم دەقەیەش ئەو وڵاتانەیە کە کوردستانیان داگیر کردووە زیاتر هەم دەتوانن بەرژەوەندی باڵای ئەمریکا بپارێزن هەمیش دەتوانن بیخەنە مەترسیەوە دوو دیوی هەیە یعنی تا ئێستاش کوڕ نەبووە بەو ڕقەمەی بڵێن وەکو دەوڵەتێکی وەکو ئیسرائیل کە بتوانێت هەم بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزیان بیان خاتە خەتەرەوە بە هەردوو دیوەکەدا ئەمریکا حسابت بۆ دەکا بۆیە ئەو کە هاتووە بەڵێ دەیەوێت ئەم سیستەمە بگۆڕێ بەڵام دوجار بۆ بەرژەوەندی خۆی دەوێت ئەو دەیویست کورد بەکاربێنێ بۆ بەرژەوەندەکانی خۆی بەڵام کورد نەیتوانی ئەم بەرژەوەندێ بەکاربێن من پێم وابوو ئەو کاتە و ئێستاش ئەمریکا دەیویست کوردستان بکاتە پێگەی موقع واحەیەک شوێنێک بۆ دیموکراتی بۆ نمونەیەکی نوێی عێراق بڵێ وەکو کۆریای شیمالی و کۆریای جنوبی لێ بکە بڵێ نەیەتوانی بە ڕاستەوە خۆ بڵێ من پشگیری کوردەکەم چونکە عەرەبی لە چیز دەچێ ئێران و تورکیاشی لە چیز دەچێ بە حکومەتی کوردستان داگیر بووە بەڵام هاتوو بە شێوازێکی تر بڵێ کورد ئەم ناوچەی کوردستانە دەکەم بە ناوچەیەکی دیموکراتی بۆ ئەوەی ناوچەکانی تر چاوی لێ بکەن وای لێبێ نەکەر عەرەبی عێراق چونکە ئەو بەوە هاتبوو کە عێراق دەکا بە دیموکراتی بەڵام لەناو عێراقدا کە کاتێک تووشی ئەو ڕەتفیعلە و ئەو خەیبەت ئەمەلە بوو ئەو دیسئەپۆینتمەنتە بوو کە زانی کورد عەرەب بەشی ئەو سونەوە بە ئیسلامی و علمانیەوە ڕەتی دەکەنەوە بەڵام کورد بەعکسەوە بە ئیسلامی و علمانیەوە وەکو ڕزگارکەر ئەمریکایان پێشوازی کرد خوازیاری ئەوە بوو کە کورد بکا بە نمونەیەکی دیموکراتی و بڵێت عێراق دەبێت هەموو وەکو ئێرەی لەبێ ناوچەکەش وەکو ئەوەی لەبێ بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی خێڵەکی هەرێمی کوردستان لەبەرەوەی پیاوی دەوڵەت نین من ئەمەم دەیە هاجار وتووە ئەمان نەخۆستەوە کاریان بۆ نەکرد بەڵکو هاتن ئەم سیستەمە ئیقتاعیە خێڵەکیە دوو عایلیان دانا کە تیایدا ئیتر ئەمریکا ئەوانەش پشتیان لێ کردین بەڕاستی ئەو هینە نەماینی تر تاوەکو سەردەمێکی زۆریش گرێوانە سەر ئێمە دەگرت پشتی ئێمەیان دەگرت بەڵام دوای کە دوجار بێ ئومێد بوون لە ئێمە ئێوان نەما لەبەرەوە من ئەمێ وڵامی ئەو پرسیاری بۆ هەر وڵامی پرسیارەکەی جنابەت کە ئەمریکا پێم وایە نەگمانە بۆ گڵۆپی سەوزشی بۆڵ کردوون بە ئومێدی ئەوەیەمان بن بە دیموکراتی بەڵام دوجار ئەمان خۆیان نایان کرد و هەروەها ئەو ئومێدەش کە ئەمریکا لەسەریان هەبوو زۆر باشە کاک شێخ دەمەوێت بۆ پرسیارە بچمە ناو بابەتی کێشەی ڕسمی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند کە بابەتی ڕیفراندۆم و مەسەلەی فیدراڵی و بابەتە دەستوریەکانە بەڕێزت ئاماژەت بۆ دا کە یەکێتی و پارتی پێشتر لەبەر ئەوەی کە هەرێکیان ئەستۆپاکی بۆ کۆمەڵێک لە خەڵکی عەرەبیان لایەنی عەرەب کردو بەوەی لە کەرکووک بمێننەوە لەبەر منافسەی حیزبی خۆیان پێدوانیە کە هۆکارەکە هەر ئەوەیە ئەوان نەیانتوانی مادەی 140 کەڵک لێوەربگرن لە قازانجی کەرکووک دواتر کە نەتوانن شارێک بگەڕنەوە سەر هەرێمی کوردستانیان پارێزگاری لە کۆمەڵێک ناوچەی کێشە لەسەر بکەن چۆن دەتوانن تەواوی هەرێمێک داوە بڕن و بەناوی ڕیفراندۆمەوە دەوڵەتێک دروستکەن بەڵێ ئەم قسەیەکە عەرزی جەنابتی دەکەم کەوتم مەسئولێکیش پێی وتم لە زیرەش ئەمەی پیشان دەدا ئەو کاتە کەناڵی زیرە کە تازە بڵێن کەرکووک گیرا بوو و کورد گەڕابەوە کەناڵی جزیرە ئایلەکانی پیشان دەدا کە فلان مەسئول بەناو دەهێنان فلان مەسئولی یەکێتی وەرەقەی بۆ کردن فلان مەسئولی پارتی وەرەقەی بۆ کردنەوە هەر ئێستاش لە وەسایقەکانی جزیرە ماوە چونکە شتێک ئێستا ئەعلامەیەوە ئەوەی 10 ساڵ لەمەوێش عەرزان کردوتان بیهێنەوە بە ئاسانی ئێستا گەرێکێک بیوە لە جزیرە توانە بێنێتەوە والحاصل من دەڵێم ئەمان خەمینەتەوەیەتیانەوە بەداخەوە هێزەکانی باشوور بەگشتی بەڵام بە تایبەتیش دوو هێزی حکومڕان یعنی مۆدێلێکی زۆر ناشرینیان داهێناوە یەک چاو لە یەک دەکەن یعنی یەکێتی و پارتی مۆدلێکیان داهێناوە زیاتر سیاست جارە سیاست بە بنەمای ئەخلاقی نایکەن و زیاتر سیاست بۆ بازرگانیە سیاست شتێک نەماوە بۆ مەبادی ئێستا سێرەکە لە ڕۆژئاوا و لە باکوور وانییە و ئەم مۆدێلە بۆ بە مۆدلی هێزەکانی تریش کە دەیانەوێ وا دەزانن دەبێت سیاست وابێ بۆیە دەمێکەیان لە کوردستاندا سیاست لە ئەخلاقیات دەرچووە لە مەبادی دەرچوە کەواتە کاک شێخ ببوورە ئەخلاقیاتی سیاسی چییە؟ طبعا تۆ سەیریکە سیاست ئەگەر بگەڕێنەوە طبعا سیاست زۆر تعریفی هەیە بەڵام هەر با بگەڕێنەوە بۆ سیاست بۆ یەکەم تعریفی کە ئەرسۆ دەڵێ سیاست فەزیلەتە چاکەی گشتیە واتە تۆ ئەو کەسی سیاست مەدار نابێ بیر لە بازرگانی بکاتەوە نابێ بیر لە بەرژەوەندی تایبەتەکانی خۆی و بنەماڵەکەی بکاتەوە نابێ کار بە ئەوە بکات لە سای سیاستەوە دەوڵەمەند ببێ نابێ کار بۆ بکات کە لە سیاستە کارێک بکات کە دژی ئەو بەرژەوەندی باڵانەی نەتەوەیی بێ واتە سیاست فەزیلەتە بەڵام ئەرسۆ دەڵێت سیاست لە زۆر شوێندا ئەو کاتە باسی یۆنان دەکا کراوە بە ڕەزیلەت طبعا ئێستا لە ڕۆژاوا خۆشبەختانە خەریکە بەرەو فەزیلەت دەگەڕێتەوە ئێستا سیاست لە کوردستان دابووەتە ڕەزیلەت تۆ ینی بۆ نمونە هیچ سنوورێکی سوور لەبەر دەمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نییە بۆ ئەوی چیان بێ بیکەن وەجگەلەوە محاسبە نییە تۆ هەر کەسێک ئەنی قسەیەکێ دەڵێ ئەسوڵتە و مەفسەدە وەسوڵتە المطلقە مەفسەدە مطلقە دەسەڵات خەڵک گەندەڵ دەکات ئێستا ئەم جەنابی کاک زانایە کە کوڕێکی مؤدەبی هینە لە دەسەڵاتدا داینێ دوای 10 ساڵی کە ئەگەر لێپرسینەوە لەگەڵا نەکرێ ئەم زانایە نامێنێ
ئەم لەتیفە بە هەمان شێ ئەم لەتیفە نامێنێ بۆ دەسەڵات ئەگەر هاتوو لێپرسینەوە لەگەڵ نەکرد دوای ماوەیە گوت بەتایبەتیش لە شەرقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەور دەدرێت بە کۆمەڵی ڕاوێژکار کە بەڕاستی من ناوم کاوێشکار دەور دەدرێت ماستاوت بۆ دەکەن و پێت دەڵێن تۆ عاقلی تۆ زانای تۆ بەهێزی تۆ وای دواوی ماوەیەک لە خۆت دەگۆڕێ ئەمە بەرەو فاسد بوونت دەڕا دەبا ئەو کاتەکە بەرەو فاسد بوون تەمە ڕووی دەمەم لە تۆ نەبێ وا لێدێ هیچ سنوورێک نامێنێ لەبەرەوە و محاسبەش نییە هینیش نییە ئێستا لێرەیە ئێتر وای لێ هاتەوە بۆ نمونە گەتۆ ئەندامی مەکتەبی سیاسی بی ئەندامی سەرکردایەتی بی کە طبعاً ئەوانە حاکمی فعلین طبعاً لە پلەی یەکەم دوو بنەماڵەکە حاکمی فعلین بەڵام هەر دوو بنەماڵەش کۆمەڵە مەکتەب سیاسی هەر کۆمەڵە مەکتەب سیاسی کۆمەڵە سەرکردایەتی لە ناوچەکانی کوردستان کردویان بە حاکم ئەمانە کوردستانیان دابش کردەوە وەکو ئەوەی مڵکی خۆیان بێ هەر لە ناوچەیە ئیتر بە خۆی چی دەکا چەند نەوت دەردێنێ چەند دیجارەتی نامەشروع دەکات چەند چی دەکات دەیکا ئەوە نییە بڵێ ئەم سەرکردە و بنکردانەی کە هەن تایدا هەدەفێک کۆی کردنەوە بریتی بێ لە پارێزگانی کوردستان پارێزگاریکردن لە کوردستان یان دروستکردنی دەوڵەتێک بۆ کوردستان بەڵکو بریتیە لە دابشکردنی کوردستان بە جوێرەی دەرەبەگایەتیەکان ئەقتاعیاتی چاخەکانی ناوەڕاست بۆی هەر یەکەو لە ناوچەکەی خۆی بەشی خۆی بدزێ بەشی خۆی بەرێ هەروەها شتێکیش بۆ حاکمی باڵادەستی پشت خۆیەوە بنێرێ کەواتە ئەو بارگژیانەی ئێستا هەیە ناهەمواری و ناسەقەمگیری هەیە قەیرانی ئابووری هەیە بەشی هەرە زۆری شۆڤێنێتی وڵاتانی دراوسێ و بەرامبەرە یاخود نەزانی ئەو حکومڕانانەیە کە وەکو خۆت باست کرد تەنیا بیریان لە بەرژەوەندی حزب و قەوارە و خزمەکانی خۆیان کردوێتەوە خۆی ئینکاری ناکرێت شۆڤێنێتێکی زۆر بە قووەت لە ناوچەکەدا هەیە ینی عەرەب بە شیعە و سوننەیەوە بەرامبەر بە کورد شۆڤێنین تورک زۆر شۆڤێنیە ئێرانی بە هەمان شێوە دژی کورد شۆڤێنین بەڵام من بخۆم پلەبەندیم کردو من پێم وایە باشترین ئەم قەومانەی کە لە ناوچەکەدان عەرەبن من ئەگەر تۆ پلەبەندی بکەی لە نێوان شۆڤێنێتی عەرەب و تورک و فارس کە هەرسێکیان کوردستانیان بەسەرادا بەش بووە من بۆ خۆم پێم وایە باشترینیان و نزیکترینیان لە کورد عەرەبن بۆ سەریکە یەکەم قەوم دانی بە مافی کورداناوە هەر لە سەردەمی شەستەکانەوە کە یەکەم جار بە لامەرکەزی لە سەردەمی تایر عیحیا ئەوانە لە عێراق بوو لە حەفتایە کە بەیانی 11 ئازار و حکمی زیاتیە بە کورد نەک ناوخۆی عێراقی 22 دەوڵەتی عەرەب و تورکیا و ئێرانیش ناڕازی بوون دوجار لە مفاوزاتی هەشتاکانە زیاتر هاتە پێشەوە تەنانەت تەسجیلی دەنجی سەدام هەیە لە هەشتاوەشتا دەڵێ ئێمە تەنانەت ئامادەین دەوڵەتیش بین بە کورد تاها یاسین ڕەمەزان و عزت دووری و ئەوانە هەوڵەدەن پەشیمانی کەنەوە تەنانەت جنێو بە ئێران و تورکیاش دەدا بەڵام سەریکە تا ئێستاش نە ئێران نە تورکیا ئامادەنین دان بە کوردیش دابنێن هۆکارەکەی چییە ئێران و تورکیا خۆیان بە دوو هێزی ئەقلیمی بکەر دەزانن بەڵام عەرەب تا ئێستا مەفعول بیهیەک ینی عەرەب یاری پێ دەکرێت لەلایەن ئێران و تورکیا ئێران و تورکیا دوو هێزی ئەقلیمین کە خۆیان بە بکەر بە فاعیل دەزانن عەرەب مەفعول بیهیە بەڵێ عەرەب تا سەردەمانێکی زۆر دەسەڵاتی هەبووە بەڵام ئێستا ئەو دەسەڵاتی نەماوە ئێستا عەرەب شیعە و سوننەیە تورکەکە تورکیا خۆی بە قیادەی عالەمی سوننیە زانێ و یاری بە بەشێک لە عەرەبەکان دەکا و بەکاریان دێنەوە بەرژەوەندی خۆی ئێرانیش یاری بە بەشەکەی تری شیعە دەکا و بەکاریان دێنەوە بەرژەوەندی خۆی بەڵام هەرسێکیان ئینکاری ناکرێت شۆڤێنین بەڵام شۆڤێنیەت ئەگەر هەش بێت تۆ ناوماڵی خۆت قایم کەی و هەنگاوەکانت پتەو بن بەڕاستی دژمنەکان چەند بن بەرگەر ناگرن ئەی باشترین نمونە ئیسرائیلە ئیسرائیلێکی بچکۆلە 6 ملیۆن بەرگەی 300 ملیۆن 400 ملیۆن عەرەب و مسلمان عەرەبی گرتووە لەبەرەوەی چی لەبەرەوەی لە ناو خۆیدا پتەوە دیموکراتیە لە سەیریکە لە قورسترین ئەزمەکانە دیموکراتی و انتخابات تەعجیل ناکەن دەبێت هەموو 4 ساڵ جارێک انتخابات دەکرێتەوە انتخاباتی سەرۆکاتی دەکرێتەوە لە قورسترین ئەزمەکانە گەندەڵی پشتگوێ ناکەن سەرۆکی سەرۆکوەزیران چەند سەرۆکوەزیر سەرۆکی دەوڵەتیان دا بە دادگا هەر لە یەکەم ڕۆژەوە باوکە دامەزرێنەرەکانی ئیسرائیل کە هاتنە سەر حکم نەریتێکیان دایانە وتیان ئەوانەی دایانەوە گەندەڵی بکەن لە دەوڵەتی ئیسرائیل طبعا لە نێو قەوسا لە تیرۆریستی ئیسرائیلی خەتەرترن بۆی وان طبعا تیرۆریستی فەڵەستینی عەفو وان بە فەڵەستینەکان دەڵێن تیرۆریست دژمنیان وتیان هەر کەسێک گەندەڵی بکە لەم دەوڵەتە ئیسرائیلە کە خەونی یەهودیەکانە لا ئێمە لە تیرۆریستێکی فەڵەستینی کە دەیەوێت ئیسرائیل لەسەر خەریتە بسڕێتەوە پیسترە بۆیە دەبینی سیرەکەی پێگەیەکی بەهێزیان داناوە هەموو دەوڵەتانی عەرەبی بەدەستیانەوە دەناڵێنن وای لێ هاتووە بەردێک لە ئاسمانەوە بکەوێتە خوارەوە دەڵێن نەمای موامەرەی ئیسرائیلیە لەبەرەوە بەڕاستی ئێمە بڵێ ئینکاری ناکەم من ببورە ئینکاری ناکەم شۆڤێنێت هەیە بەڵام ناوخۆی خۆمان هیچ نییە پێچەوانەوە قەومەچیەکانی کورد ئەم شۆڤێنێتە بەکاردێنن بۆ ئەوەی کوردی ساویلکەی پێڵ خەڵەتێنن بۆ شەڕەکانی بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن نەک بۆ دەوڵەتی کوردی و بۆ دروستکردنی پێگەی بەهێزی کورد زۆر باشە دێنە سەرەوەش کاکشێخ بینە سەر مەسەلەی بنەڕەتی بابەتەکە کە کێشەی هەرێم و ناوەندی لەسەر بابەتی ڕیفراندۆم و لێکەوتەکانی و ئەو ئاریشانەی کە ئێستا هاتوونەتە ئاراوە ئەنجامدانی ڕیفراندۆم هەرچەندە پێشتر ئاماژەیەکی کەمت پێکرد بەڵام دەمەوێت بە شێوەیەکی
باش لەسەر و خاڵە بوەستین ئەنجامدانی ڕیفراندۆم لە دوای پرۆسی ئازادی عراق کە عراقێکی هەڵوەشاو بولانەکان شارەزاییەکی تاویان نەبوو لە بەڕێوەبردننی حکومدا و هێزە شیعەکان خۆیان ڕێک نەخستبەوە بەو شێوەیە دژایەتی و بەرێکەوتن لەگەڵ کوردانە بوو ئەو کاتە ئەنجامدانی ڕیفراندۆم گونجاوتر و لە بارتردانە بوو لە ئێستادا وەک ئەوەی کە ئێستا پۆلیسی فدرالی بەدەستچیاوەیە حەشتی شعبی بەدەستچیاوەیە هەموو تایارێکی شیعی هێزێکی ئەمنی سەربەخۆی هەیە و تەواوی دەوڵەتانی ناوچەکەش پشتگیری لە عراق دەکەن بۆ یەک پارچەی خاکەکەی بەڵێ من پێم وا بوو بەڕاستی ئەگەر لە 2023 کورد نەچوویە بە بەغدا طبعا زۆر تەئیدیۆم دەکرد کورد پشتگیری هاوپەیمانان بکەوە تەبێ بیشکات چونکە کورد هاوپەیمانان بوون لە 91ەوە تا 2023 کوردیان پاراستە بوو و زۆریش گرنگ بۆ کورد شەڕ لەگەڵ هاوپەیمانان بکات تا سنووری حەمرین لە سنووری حەمرینەوە بڵێ کاکە من نایەم تا ئەوێ خۆی ساخ کردایەوە تا سنوورەکەی خۆمان لەم ناوچەیە سیستەمێکی دیموکراتیماندا مەزراندایە نەچوویە بۆ بەغا دڵنیا بە حکومت لە بەغا تەشکیل نەدە بۆکو ئەفغانستان و سۆماڵی لێ دەهات ئەوە کورد بوو چوو حکومەتی تەشکیل کرد دەستی شیعە و سوننەی گرت حکومەتەکەی بەهێز کردەوە ئەنی ئەگەر ئەو کاتە نەچووینایە من ئەو کاتە وتم با کورد نەڵێدا ئەنێ ڕێگەم قسەیەم کردەوە ماون لە ئەرچیفی کورساتا ماوە چونکە ئەو کاتە سەتەلایت وشت کەم بوون وتم با کورد نەڵێ من دەوڵەتم ئەعلانی دەوڵەت بوون نەکا بێدەنگ بێ بەڵام نەشتێتەوە بۆ بەغا لەگەڵ ڕوخانی بەغدایە بەغدا دەبێ بە فەوزا حکومەتیان بۆ دروست ناکرێ ئەمریکا چونکە هەردوو لاوەکو وتم ئەمریکایان بەداگیرکە دەزانی سوننەکان بەداگیرکەیان دەزانی چونکە هاتوو حکومەتی ئەوانی ڕوخاندووە شیعەکانیش بەداگیرکەیان دەزانی بە فیتی ئێران چونکە ئێران دەیویست پرۆژەی ئەمریکا تێک بشکێنە لە عێراق ئەوە کورد بوو گرەوی کوردی بوو وای کرد کە ئەمریکا بیبە لە ڕێ ئەم حکومەتیان پێ تەشکیل کاتەوە گەر ئەو کاتە نەچوونایەوە بەڕاستی ئێمە دیفاکتۆ 12 ساڵ بوو سەربەخۆ بووین و بچوشی نایە بە سنوورەکانی خۆمان تا حەمرین ئەوان دەبوو بە فەوزا ئێمە لێرە بە ئەمری واقع تا ئێستا بە ئەمری واقع دەبووین بە دەوڵەتی نەک دیفاکتۆ دەبووین بە دەوڵەتێکی ڕسمی ئەتراف پێکراو و بە سنووری تەواوی خۆشمانەوە بەڵام بەداخەوە وەک وتم ئەمان ئەوەندەی ئەو کاتە منافسە یەکیان بوو پیان وا بوویەکی دیوپاردی و کاتەکە چۆن لە کوردستان چەندین شار و شارۆچکەیان داگیر کردو لە یەکتر چەندین مەناسب چەندین بینایە شوێنان داگیر کردو ئەو کاتەش پێیان وا بوو دەچن لە بەغا وا دەکەن لە بەغا ئەگەر یەکێتی پێش پارتی بگاتە بەغدایان پارتی پێشێکی بکاتە بەغدا زۆرترین بینایە و شوێنی بەغدا کۆنتڕۆڵ دەکاتەوە بەغدا دەبێ بە ئەوان و ئەنی ئەوەندەی منافسەکە لە بینی خۆیاندا تند بوو ئەوەندە چاویان لایەنەکانی تری نەدەبینی وتا ئەمە وای لێکردن کە ڕاکەن لەبەر منافسەی یەکتر و هەر لە ئەنجامیش داتوانیان ئەو حکومەتە دروستکەنەوە ئەگەر بەڕاستی 2023 فرسەتێکی زۆر مهم بوو و تۆ ئەو کاتە بڕیاریشن نەبوو بشەکلان لە عێراق و کورد قەت نەیوتۆ من بەشەکەم لە عێراق لە انتخاباتی سەردەمی مەلیکیشە دووسێ پارێزگا هەر ڕەفزیان کردوێتەوە بەڵام تۆ دەچی لە دەستورێکدا لە 2005 کە نەتەوە گرتوەکان هەموو میدیای جیهانی ئەمریکا عێراق هەموو زەوئەکە لەسەر عێراقە بەبەرچاوی هەموو دنیاوە دەڕۆی دەڵێ وەڵام من دەنگ دەدەم بە دەستورێک کە بەشێکم لە عێراقی فدرال ئەمە عالەم بە بەشێک نەک بە بەشێک هەر بە خودی ممارسەکردنی مافی تقریری مەسیری دەزانێت چونکە مافی چارەی خۆنووسین بریتی لەوەی ئەی گەل چیت دەوێ گەل هەیە لەوانێ بڵێ هیچم نایە کاک هەر بە دیموکراتی ڕازیم گەل هەیە بڵێ حکمی ذاتیم دەوێ گەڵ لە مرکزیم دەوێ فدرالیم دەوێ هەشە بڵێ سەر بەخۆیم دەوێ کورد لە انتخاباتێکی نەزیه شەفاف عالەمی بە سەرپەرشتی نەتەوە گرتوەکان بە سەرپەرشتی چاودێری نێودەوڵەتی بە سەرپەرشتی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان وتی من هاتووم رازیم لە دەستورێکدا بە ڕەزامەندی خۆم فدرالیم بوێ جا ئەمە خەتەرەکەیە کاکزانە کێشە ئەوەیە لە فدرالیدا جابوونەوە نییە یعنی من تەحەدایە دەکەم لەسەر تەلەڤیزیۆنەکەی ئێوە ویستم ئەو پرسیارەکەم کاکشێف بۆی تەوزیحی زیاتری پێ بدەی ببوورە دەبینین کە بەرپرسانی باڵای عێراق لە پەرلەمانتاران لە بەرپرسانی سیاسی لە بەرپرسانی حکومی ئەو قسەی جەناب دەکەن کە دەڵێن ناکرێ هەرێمی کوردستان پێچەوانەی دەستور هەنگاو بنێ و لە دەوڵەتی عێراقی فدرال جیابێتەوە ئەوانە خۆشمان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە شارەزاییەکیان لە ئاسانیە زۆر جار ئاوا سەدحیان لەسەر کەناڵەکان باستەوە دەکەن کە مافی ئێمەیە لە دەستوردا کە ڕیفراندۆم ئەنجام بدەین پرس بەگەلەکەمان بکەین ئاخۆچی دەوێت هەر بەڕاست فیدراڵیەت بەو مانە بەحتەی کە جەنابەت پسپۆری دەستوری یاسای دەستوری فیدراڵەت چییە و لە چ کاتێکدا دەتوانی تۆ داوای ڕیفراندۆم بکەی و لە چ کاتێکدا ناتوانانی ئایا دەتوانانی هەر ناتوانانی بەڵێ طبعا ئەوانەی کەوا دەڵێن ئەو یاسایانێک کەوا دەڵێن بەڕاستی هەندێکیان لەوانەیە بزانن بەڵام قسەی ئەو قسانە دەکەنەوە کە پێیان دەوترێ لەوانەیە باوەڕ ناکەم نەزانن قسەی خەڵکی تر دەجوونەوە وإلا من ئەمە تەحەدایەکە بۆ هەموو یاساییەک کە یاسایی بێ فعلا احترامی قانون بگرێ لەبەر خاتری بەرژەوەندی حیزبی و کەسی ملی یاسا لار نەکاتەوە بۆ بەرژەوەندی حیزبی و کەسی لەم تەلەڤیزیۆنە ئێوە دەیڵێم لە هیچ نمونەیەکی فدرالیە مافی جیابوونەوە نییە و هەموو تەجروبەیەکی فدرالی ئەگەر لایەک
بەشێک ویست بێتی جا بێتەوە بەشەکە چەند گەورەژ بێ بە زەبری هێز هێنایەنەوە ژێر ڕکێفی دەوڵەت ینی باشترین نمونە کە هەموو عالم یەکەم فیدرالی لە جیهاندا و مهمترین فیدرالی و کە هەموو عالمیش شانازی پێوە دەکاو بۆ بە نمونە بۆ عالم ئەمریکایە یەکەم فیدرالیە لە جیهاندا لە ساڵی 1970 دروست بووە لە ساڵی 1961 بۆ 65 زمانی ئیبراهام لینکۆڵن ویلایەتەکانی جنوب ویستیان جیا ببنەوە ئیبراهام لینکۆڵن کە ئێستا بە یەکێک لە قایدە مێژوویەکانی ئەمریکا دەناسرێ بەقەدەر جۆرج واشنتۆن و ماتسۆن و جیڤرسۆن کە دامەزرێنەری ئەمریکان بەقەدەر ئەوان مهمە لە نەزەری خەڵکی ئەمریکایە لەو سەردەمی ئەودا ویلایەتەکانی جنوب ویستیان جیا ببنەوە ئەم بە زەبری جەیش و سوپا هەمویانی هێنایەوە ژێر ڕکێفی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە و تەمان لە ساڵی 1950 بەداخەوە کوژرا ئێستا ئیبراهیم لینکۆڵن کە وەرەقەی ڕسمەکەی لەسەر پارەی دۆلاری ئەمریکی هەیە و لای ئەمریکەکان بە باوکە تەمان ئەمریکەکان بە ئەوانەی کە ئەمریکایان دامەزراندەوە پێیان دەڵێن باوکە دامەزرێنەرەکان وەکو احترام و حب و خۆشەویستیەک کە ناویان لەسەر دڵ و لەسەر شاخەکانی ئەمریکا ڕسمەکانن هەڵکۆڵیون بە ئیبراهیم دەڵێن ئیبراهیم لینکۆڵنیش لە ڕێزی ئەواندا چونکە دەڵێن ئەگەر ئەوان ئەمریکایان دروستکردبێ ئەم نەیهێش لە ناو بچێ واتە بە زەبری هێز مەبستم پرسیارەکەی توێ بە زەبری هێز ویلایەتەکانی هێنایەوە ژەر ڕکێفی خۆی و ئەمریکای لە لەدبوون پاراست و فیدرالی ڕێگات پێنادا یەک حەلت هەیە لە فیدرالیدا بۆی تۆ ببی بە من ئەمان پێش ڕێفراندۆمی ژوت بەداخەوە هەندێک لە پیجە بەکرێگیراوەکان پێت دەڵێن ئەمە جاشە و ئەمە پیاوی چێ و کە قسەی ڕاستیان پێ بڵێ وتم یەک ینی بۆ ئەوەی دەوڵەتی لە فیدرالیدا جیابیتەوە یان دەبێت دەوڵەتەکە پارچە ببێ وەکو یەکێتی سۆڤێت یان دەبێت ڕێکەوی لەگەڵ دەوڵەتی مرکز بۆ نمونە چیکۆسلۆڤاک بە ڕێکەوتن جیابوونەوە یعنی ئەگەر یان دەبێت پارچە ببێ کە پارچە بوو تەمەن هەر پارچەی و دەبێت بە دەوڵەتێک بۆ نمونە ئەگەر سبەینی عێراق بووە بە 3 پارچە ئەمە دەشێت یان دەبێت ڕێکەوی لەگەڵ دەوڵەتی فیدرالیە من بەڕاستی کە دەنگۆی ڕیفراندۆم هاتە پێشەوە هەموو کەس لەگەڵ دەوڵەتانی کورد یەک قەوسی بچووک ببوورە ئێمە بەتایبەت یەکێتی پارتی و بەتایبەتریش پارتی دموکرات بەردەوام باسی لەوە دەکرد کە عێراق مافە دەستوریەکانمان نادات ئێستاقاقاتی پێشمەرگە و موچەخۆرانی هەرێمی کوردستان نادات لە حاڵەتێکدا ئاگە ئەوە ڕاستیش بێت عێراق مافە دەستوریەکان و مافە شەڕیەکانی خەڵکی کوردستان مافە یاسایەکان نەدات هەر پاساو نییە بۆ جیابنەوە لە دەوڵەتێکی فدرال خۆی کێشاوەیە کاگە ئێمە خۆمان هەڵدەخەڵەتە من پەرلەمانتارم گوێ لێ بۆ دەڵێ وڵا پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی لە دەستوری عێراقیە تەحەدا دەکەم لە دەستوری عێراقی شتی وای تیا بێ پێشمەرگە بەشێکە لە دەست ئەنیمانە هەندێشت دەکەن بە وەهم کاتی خۆی دۆڕاندویانە یان نەیانتوانیە وەریگرن ناڵێن دۆڕاندویانە کەچی ئێستا لە تەلەڤیزۆن خۆت هەڵدەخەڵەتێن یعنی من و تۆ عەقدێکمان کردووە لە عەقدەکە شتێکە بەڵام من لە واقع شتێکە بڵێم بەدەم عەقدەکە دەخوا بەدەم ناخوا وایە بۆ نمونە هەندێشت کە داوای دەکەین لە دەستورات تیانە کاکەوە دەستور 143 مادەیە من هەموویم لەبەرە تیانە یعنی حرەسی ئەقلیم کە باسی حرەسی ئەقلیم دەکەن بۆ بەهێزی ناوخۆ وەکو هێزی ناوخۆ ناوی هاتووە نەک وەکو هێزی بەرگری طبعا هێزی ناوخۆش لە دەوڵەتی لە هەرێمەکاندا ئیشی ناوخۆیە دەبێت معاشەکە لە ناوخۆ بدرێ هەندێ ماف کە دەیڵێن ئەسان وەرنەگیراوە لە دەستوردا تیانە پێشمەرگەی تیانە کاکەمە تەحەدایە باس بێنە لە تەلەڤیزۆنەوە لە ئێعلام بڵێن لەتیف درۆکەی فەرمۆ مادەکە تەنها لە مادەی 121 فقرەی 5 دەڵێ ئەهرێمەکان بۆیان هەیە هێزی ناوخۆیان هەبێ وەکو شورتە وەکو ئاسایش وەکو حرەسی ئەقلی وەک سەرێک هێزی ناوخۆیان هەبێ وەک حرەس ئەم ڕێگە هەرێم بۆی هەیە هێزی ناوخۆی هەبێ وەک حرەسی ئەقلیم ئەمن شورتەی ئەقلیم کەوا بێ حرەسی ئەقلیم ئەگەر باشی دابنێن حرەسی ئەقلیم پێشمەرگەیە وای دابنێن کە مەرجنی ئەقلیمێک کە لانە ئەقلیمیان بار دابنێ خۆ پێشمەرگەی نییە و حرەسی ئەقلیم حرەسێکێ حرەس حدودە ئەگەر باشی دابنێن ئەم حرەسی ئەقلیمە بەسییان کەلیمەی پێشمەرگەی وەکو هێزی ناوخۆ هاتووە چکاڵێ وەکو نمونە هێزی ناوخۆی هەبێ وەک کەوا بێ ئەمە ئەسڵەن ئەگەر تۆ هێزی ناوخۆی بی هێزی ناوخۆیی دەبێ بودجە و موچەکەی لەسەر ناوخۆی خۆت بێ تۆ لە دەستوران نەتکردەوە بەشێک لە بەرگری نەتکردەوە بەشێک لە مەنزومەی دیفاع کەچی دێ لەسەر تەلەڤیزۆن دەڵێ وڵا ئەمە بەشێکە لە مەنزومەی دیفاع بۆی اعتراف ناکەی بڵێ کاکە من کاتی خۆمم پێ نەسەلمێراوە ئەمە یەک دووەمیش مافە دەستوریەکان چین یعنی من ئەو کاتەش و ئێستاش و سەدەها جاری وتم ئێمە کێشەی ئەوەڵ و دواییمان کێشەی خاکە لەگەڵ عێراقدا کێشەی پۆست و پلە و پایە و بودجەی پێشمەرگەشت نەمانەشتی لاوەچین ئەگەر تۆ خاکە وەرگرتەوە هەموو شتێککە وەردەگریەوە کاکە گیان لە 2005ەوە داوا دەکەین کاکە هەموو شتەکانی تر تەرککەن وەرن دەرکیزگەنە سەر جێڕانەوەی خاک نەیان کرد تا حکومەتی بەغدا بەهێز بۆ کە بەهێز بۆ تۆ ئێستا نایدا هیچ ناداتێ تەبەن لەبەرەوەی ئەو پێی وایە نەک ئەم ینی تەبەن بە پشتگیری ئێرانیش ئەو پێی وایە نەکەر ئەو عێراقی ئێستا دوای شەڕی داعش پێی وایە ناوچەی جێناکۆ و کوردستانیش دەبێت بێتە سەر منتیقەی ئەو بۆی بەشێک لە عیلالی شیعی واز لە بستێک نایانێ ئەو توانیوێتی بەزیرەکانە
بەشتی ڕۆژانە لێت گەڕاوە لێ گەڕاوە نەوتی کەرکووک بتزن لێ گەڕاوە بودجەیەکیان باتێ ساڵانە لێ گەڕاوە شتێ پارە زیاتر با بەیەکێتی شتێ پارە با بە پارتی مەسئولەکانیان مەنسەبێکیان باتێ بەڵام کێشە سەرەکیەکەیان کە کێشەی خاکە پێیان تاجیلکە وی لە کاکە مافی دەستوری شتی چی تۆ بۆ خۆت داوای مافی دەستوری نەکردووە وەکوتیشم گرنگترین مافی دەستوری کورد مادەی 140 زۆر باشە کاک شێخ باس لەوە کرد کە کورد خۆی داوای مافە دەستوریەکانی نەکردووە کەواتە لە مەسەلەی نووسینەوەی دەستوردا کورد هیچ دەستکەوتێکی نەبووە و بیری لەوە نەکردەوە کە ڕۆژێک وەکو ئەوەی ئێستا تێداین تووشی سزای بە کۆمەڵ نەبین لەلایەن بەغداوە. کاکە من دەڵێم دەستوری عێراق دەستورێکی زۆر باشە دەستوری عێراق ئەگەر مادەی 140 لێلابەی کە ئەمەم لە ئەوە ڕۆژەوە وتووە مافە بنەڕەتیەکانی کوردی تێدا هەموو دەستورێکی دیموکراتیە دەستورێکە مافی مرۆڤی تایە دەستورێکە هەموو شتەکانی تایە بەڵام کێشە ئەوەیە تۆ لێرەوە گرتویانی 150 خاکەتیان کردو بە ناوچەی جەناکۆک تا سەیتەرەی تەحەدی لە چەمچەماڵ تا سەیتەرەی قوشتەپەی نزیکە و لێر تا سەیتەرەی فایدەی دهۆک تا ناو کفری چەند هی ئێمە ئەوەندەشی ئەوانە خۆ بە قسە نییە کاکە لە عەقدەکە ئەوان نووسراوە پێش 2003 و ناوچانەوا بوو پێش 2003 ئێمە دەماون کوردستانە اعترافمان نەکرد بووکەی ئێوەیە بەعکسەوە لەسەر 74 خواعەفی کامەلا مستەفا چەندیان پێوت کاکە وەرە کەرکووک دەیکەین بە نیوە لەم بەری چەمی خاسەوە بۆ تۆ بۆ چەمی خاسە بزان ناو کەرکووک وتی کاکە گیان منە و سەلاحەتەم نییە کەرکووک یەک کوردیشی تیانە بە کوردستانە نەیوێرە نەی زاتی نەکرد ێ باشە لە کاتێکدا کە کورد هیچ نەبوو لە چاو بەعسا ئێستا تۆ هەموو عێراق سفر ببەوە ئەمانە هێزی منەظەم بوون بەڵام چونکە غیرەتیان نەبوو کەسی بێ غیرەت کە هەموو خەڵکی بێتە بنشانی هەر هێزی نییە هاتن لەو کاتەدا تا سەیتەرەی تەحەدی تا ناو کفری تا لای قوشتەپە تا فایدە دەکەن بە ناوچەی جێناکۆک جا ئێستا چی ئەو لە دڵی خۆیدا دەڵێ تا حەمرین کوردستانە بەڵام لەسەر وەرەقە بۆ ئیمزاکردون تا سەیتەرەی تەحەدی و تا قوشتەپە و تا فایدە ناوچەی جێناکۆکە کە ناوچەی جێناکۆک بوو یعنی تا تەحەدی چەند مافی ئێمەی بەسەرەوەی مافی هۆندەشی بەغداشی بەسەرەوەیە خۆ قسە ناخوە لە ئاستی نووسین لە ئاستی نووسین بەهێسترە لە دەستورا وایە لەبەرەوە ئەمە ئێمە نەمان کردووە ئەمە یەکی پارتی کردویانە یعنی بەڕاستی ئێستا هەر وڵاتێکە بووایە لەسەر ئەمە دەبووە ئێستا لیان ڕاپەڕێ دەبووە داوای دادگاییکردنیان بکە ئەمە خیانەتێکی گەورەیە هیچ شۆڕشێک لە شۆڕشەکانی ڕابردوو نەیوێرا ئەوە بکە کەواتە دەتوانین کاک شێخ بڵێن تا چەندە هاوپەیمانەکان عێراقیان لە دەستی سەدام ڕزگار کرد ئێمەش ئەو ناوچانە کە بە کوردستانی ناسرابوون بە جۆرێک لە جۆرەکان بە ئەمری واقع کەوتبوونە ژێر کۆنتترۆلی خۆمانەوە لە دەستی خۆمان ڕزگارمان کرد بۆ بەرامبەر وست کاکزانە ئەگەر بێت و وەکو عەرزم کردی لە 2003 کورد تا حەمرین بڕۆشتایە لەوە زیاتر نەڕۆشتایە و ئەو دەستورەش نەچوینە شەرعێتمان پێ بدایە ئێستا ئەو چۆن سەیرێکە تا لە 2000 لە 91 تا 2003 ئەم ناسێم هەرزگای بوون بە دیفاکتۆ و ئێستا کەس باسییان ناکە ئێستا تا حەمرینیش بوو بە دیفاکتۆ و بۆمان سەلمێنرا بوو بەڵام ئێستا 100 ساڵی کەش ئاوا داگیریان کەین بشبین بە دەوڵەت تا ئەمە بۆ علمی هەموو بینەران ئێستا بشبین بە دەوڵەت دەبشمان بۆ چێتە سەریش تازە ئەم ناوچانە ناوچەی جێناکۆکن چەند بەشی عێراقیان ئێرمان بەسەر بەشی ئەوەندان عێراق نەسەرە سبەینە بشوی دەوڵەت دەتوانێت محاکمی نێودەوڵەتی مەجلیسی ئەمنە لێ وەرگرێت چونکە تۆ بە وەسیقە داوتە بە وەسیقەی نووسرا و داوتە کە تا پشت باخەکەی خوارد چەمچەماڵەوە تا گەڕەکانی پشتی چەمچەماڵەوە ناوچەی جێناکۆکە یعنی ئەگەر بۆش مام چێتە سەر حکومەتی بەقا هێرشیش نەکاتەوە ئێستا بۆش مام چێتە سەر و بشبین بە دەوڵەت بەم ناوچانەوە هەتا تا من زۆر ناوچە هەیە 100 ساڵ جێی ناکۆچی بوو بۆ نمونە ئێستا ئەلزاس و لۆرین ئەلزاس و لۆرین لە نێوان ئەڵمانیا و فەڕەنسایە لەوە تا بە بیرمادە لە مێژووا دەیخوێنین ئەلزاس و لۆرین ناوچەی جێناکۆکن ئەم ناوچانە بشبین بە دەوڵەت هەتا ماوین تا یەکلایی دەکرێتەوە ناوچەی جێناکۆکن و بە وەسیقەی دەستوریش داوتە کە گەلەکەی خۆشت دەنجی لەسەردا ئەوە خەتەریەتەکەیەتی لەبەرەوە خیانەتێکی زۆر گەورەیە بەداخۆ ئێمە زۆر هاوارمان کرد کەس نەیبیست کەس گوێ ناگرێ ینی کێشە ئەوەی ئەمانە ینی خۆیان لێ مەغرور ببوو وانزانی بوو زۆر زانان بەڵام بەداخۆ قسانە بیشیکەین سوودینە زۆر وتراوە دوای ماوەیەک سەرکردایەتی سیاسی کورد و بە تایبەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ناوی لەو شوێنانە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم خۆشت باست کرد کە بە وەسیقە داومانە هەرێمی کوردستان ئێستا ڕفراندۆمی کردووە و دەیەوێت ببێ بە دەوڵەتی سەربەخۆ هیچ ئەجێندایەکە بوو بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە پشتیەوە دەوڵەت دروست بکات تێناگەم ئەجێندای چی پرسیارەکە بۆ من واضح نییە ئەجێندایەکی دیاریکراوی هەبوو کە یعنی مەبەستی سەرەکی دروستکردنی دەوڵەت بوو یان بۆ پەردەپۆشکردنی ئەو شکستانە بوو کە لە ڕابردوودا لە دانوستان لەگەڵ بەرامبەرەکانی لە جیاتی بیستێنێ داوێتی بەڵێ خۆی بەڕاستی جارێ بە ئەوە ئەترافەوە بکەین هەموو کوردێک حەزی لەوەیە کوردستان بێ بە دەوڵەت من جارێک کار بە ینی بە تۆزێ بە قسێکی تۆزی لەوانێ جێی بۆ مەزیسیش نەبێ بەڵام هەر وتومە تازە
وتم زۆر جانم قسە تەقلیدیاکرێ هەموو کوردێکی بە شەرەف حەزی لە دەوڵەتە وتم بەخوا کوردی بێ شەرەفیش حەزی لە دەوڵەتە کوردی بێ شەرەف بێ شەرەفاتی خۆی لە دەوڵەتی بکە لە دەوڵەتی کوردی بکە لە دەوڵەتی عەرەبی بیکە یعنی بۆی مزایدات دەبێ من ئەو حسن نیەتەشیان بۆ دانین دەسەڵاتی کوردیش پیان خۆشە بن بە دەوڵەتیش نەبێت دزی و فزی بە کەیفی خۆیان دەکەن ئێستا لەوانەیە تا بەخا دەڵێ کە من دێم سنوورەکانتان لێ کۆنتڕۆڵ دەکەم ڕقابەی مالیە نێرم دزی و فزیەکانتان کەشف دەکەم نەوتان چەند دزیوە خۆیش نەبێگە دەوڵەت بێ بدزن بە کەیفی خۆیان دەدزن و تا ئەو ڕۆژەی دەڕوخێن ئەگەر لەو ڕانگەشەوە لایەکی هەستینەتەوەی لای هەموو کوردێکەیە بەڵام بەڕاستی تەوقیتەکەی کاتەکەی من پێم وایە هەڵبژاردنەکەی بۆ مەبەستی یەکەم تەرحیلکردنی کێشەکانی ناوخۆ بوو دووەمیشیان بۆ پینەکردنی ئەو کێشە یاسایانەی کە لە سەرۆکایەتی هەرێم و ئەوانەدا هەیە باشترین ئەوە دەریشکەوت ینی هەر دوێنێ سەرۆکی دیوانی سەرۆکجایەتی هەرێم دەڵێت ئێمە لە کۆبوونەوەکەیەکی و پارتیا باسی تاجیلی انتخاباتی پەرلەمانمان کردووە طبعا انتخاباتی پەرلەمان تاجیل بکرێەوە سەرۆکایەتی هەرێمیش کەس مڕەشەحی نییە معنای ئەوەیە ئەمان کەوتبوونە بنبەست یان طبعا سەرۆکی هەرێمی کە ئێستا بن لە پۆستی سەرۆکی هەرێمان ماوەتەوە ئەم نا سەلاحەتی خۆ هەڵبژاردنەوەی هەیە نا تەمدیدکردنەوەشی هەیە هەروەها پەرلەمانی کوردستانیش ئەگەر هەڵبژاردنەوە بکرێ ئەم وەزعە نابێ بەنسبەت سەرۆکایەتی هەرێمەوە بەردەوام بێ بۆیە کەس سەرۆکایەتی هەرێم کەس گوتیان تەرشیح نییە کەس تەرشیح نییە چێک تەرشیح وڵانەوەیش مەرجیتیانە نازەمەوە فێڵ ویان چۆن بوو جگەلەوە ماوەتەوە سەر پەرلەمانیشیان تەجیل کرد لە بەرەوەی هەم یەکێتی ئێستا دەڵێ من لەبار نیم بۆ انتخابات هەم پارتیش انتخابات لە ساڵحی نیە وەکوتم چونکە کێشەی سەرۆکایەتی هەرێمیش دەکاتەوە سەر ئاو لەبەرەوە ئێستا بەڕاستی ئەگەر ئەمە تەجیلی انتخابات بکرێت لە کاتی خۆیان ئیتر تەواو هەموو شتەکان دەردەکەوێت کە خودی ڕێاپرسیەکە هەم بۆ لە بیربردنەوەی کێشەکانی ناوخۆ بووە هەروەها بۆ پینەکردنی ئەو کێشە یاسایانەی کە لە دەسەڵاتەکانی هەرێمدا هەیە لە هەمووشی گرنگتر بە تایبەتی هینێکی زۆر دژمنکاریەکی زۆر یان شۆڤینەتێکی زۆر لەلایەن دەوڵەتانی ئێران و عێراق وانەوە دروست کرا بەرامبەر بە کورد و سەرکردایەتی دوو حیزبی سیاسی هیچ کارتێکی فشاریان بەدەستەوە نیە پێم وایە ئەم کارتی نەتەوەیان لەم کاتای ڕاکێشاواتە کارتی ڕیفراندۆم بە تایبەتی لە ناوچەی جێناکۆک بۆ خودودەکدانی هەستی نەتەوەی بۆ لە بیربوونەوەی کێشەکان ئێستا تا ڕادەیەک خۆیان کردەوە بە شەرعی بە ئیستیفتایەک کە خەڵک بۆ ئەوەی نەکردەوەیان بنەوە بە شەرعی بەڵکو بۆ شتێکی تری کردەوەی دەنجی داوە بەڵێ بەڵام ئێستاوان بەکارهێناوە بۆ ئەوە بەڵام ئەگەر بڵین وڵا خەو نەبێ هەموو کەس خەوی ئەوەی هەیە بەڵام تۆ کات و زەمان مهمە جاری وایە تۆ حەقێکی مەشروعت هەیە دەڕۆی لە کاتێکی ناشیاودا داوای دەکەی لە جاتیەوەی حەقەت وەرگری دوو ئەوەندەشیت لەسەر تێدەنەی دوو ئەوەندەش زەرەر دەکەی بەڵام کات و زەمانیش دەوری هەیە یعنی ئێمە کاتێکە لە ناوخۆ وتمان کاکە ناوخۆ لەبار نییە وەکوتم ئیسرائیل تەنها بە عاملی ناوخۆیی توانێتی تەحەدای هەموو وڵاتە عەرەبیەکان بکە کە وتمان لە ناوخۆ لەبار نییە ناعەدالەتی هەیە گەندەڵی هەیە دابەشبوون هەیە سەروەرنەبوونی یاسا هەیە حکمی عائیلە هەیە دزی هەیە دزی نەوت هەیە بۆ هەمووی بوون بە ئەقطاعیات سمانجی 100 و 200 دەفتەریان دەست دەکەوێت لە داهاتی دزی نەوت و شت وتمان کاکە ئەمە وڵات بەما هین ناکرێ ئەم کورسیە چوار قاچی شکاوە نەک قاچێکی هەروەها عێراق داوای کرد عێراق قەینا داوا دەکە ئێران داوای کرد تورکیا داوای کرد ئەوانە دوژمنی کوردن قەینا بەڵام تۆ دۆستەکانت ئەگەر ئەمریکا نەبووە ئێمە چین بۆ خۆیان لە خۆیان گۆڕاوە ئەگەر ئەمریکا نەبووە چین لە بیرتانە کاتێکە هەردووکیان خۆیان بوو مالدن ئۆبرایت وەزیری خارجیە بانجیکردن بۆ ئەمریکا بە چەقەنە ڕایان کرد ئێستا بۆ خۆیان لە خۆیان گۆڕاوە هەر ئەوەن کاکە ئەمریکا تۆ پشتی گرتووی ئەمریکا پێوتی کاکە مەیکەن مەجلیسی ئەمن یەکەم جارە بە بەیانێک بڵێ کاکە گیان مەیکەن بۆ کردان خۆ تاجیلتان بکردایە بۆ کاتێکی تر لەوانە بوو ئەمریکا و هینەکانیش شتێکیان کردایە بۆیە ئەمە گومانمان لا دروست دەکات ئەم هەموو من جاری تریش پێش هینەکەوتمە وتم ئەم هەموو ئیسرارە ئەم هەموو سووربوونە لەسەرەوەی کە تۆ سوور دەزانی لە ناوخۆم و هەیەنی دۆستەکانیشمان پشگیریمان لێ ناکەن بۆ پەردەپۆشکردنی ئەو شتانەیە هەروەها بۆ دەستبردنە بە خودوگەدانی نەتەوەی بۆی جارێکە مەشروعەت دانا بە خۆیان زۆر باشە کاک شێخ ئەوە دیارە کە ڕیفراندۆممان کرد و پێشتر و ئێستاش وڵاتانی دراوسێ و کۆمەلگەی نێودەوڵەتی و لەسەر هەمیانەوە ئەمریکا داوای لە هەرێمی کوردستان کرد داوای لەو بەرپرسانە کرد کە نیازی ئەنجامدانی ڕیفراندۆمیان هەبوو ڕیفراندۆم نەکەن و ڕایگرن بەڵام ڕیفراندۆم کرا پێدوانیە بۆ شکستەکانی نەگونجانی کاتی ئەنجامدانی ڕیفراندۆم کە ئێستا هیچ وەڵامێکیان نییە نە ئەوەیە کە ئەنجامەکانی ڕیفراندۆم ڕابگەێنن بە دەوڵەتی سەربەخۆ ئەوەیە وەک ئەو پێشنیاری کە پێشتر خراە بەردەمیان هەڵی پەسێرن و پەشیمان ببنەوە لی ئێستا هاتوون دەڵێن مەترسی لەسەر هەرێمی کوردستان و هێرش دەکرێت لەسەر هەرێمی کوردستان لە قۆڵی دهۆک و مووسڵەوە لە کاتێکدا ئەمڕۆ یەکێک لە فەرماندە باڵەکانی هێزەکانی پێشمەرگا لە ڕۆژئاوای کەرکووک ئەو دەنگەوەی ڕەت کردەوە سعد حەدیسی
و تێبەژی حکومەت حیدرعبادی خۆش کردەوە. حیدرعبادی سەر لێواری ئەمڕۆ لە ڕاگەیەنراوەکدا ئاماژەی بۆ دا کە بە هیچ شێوەیەک هێزەکەمان لە دژی گەلەکەی خۆمان بەکار نایانین. مەبەستی پرسیارەکەەوەیە ئەمەشیان بۆ مەشغوڵکردنی دەرەنجامەکانی ڕێفراندۆم نییە، سیناریۆ نییە. کاک زانە من ئەم قسەم جاری تریژ وتو ئەم دەسەڵاتی کوردیە ئەوەندە بێسیقە بۆ وەکو مەلەوانە درۆزنەکەی لێ هاتووە. ولی تۆ سیقەی پێ ناکە. ئەگەر بەڕاستی ئێستا کابرای مەلەوان جارێک وتی خەنکام چون وتی وڵات درۆم کرد. جاری دوم کە چون بەڕاستی وتی خەنکام کەس بە پیرەوە نەچوو. کێشە ئەوە یعنی ئەوەندە بێمتمانەی لە نێوان خەڵک و دەسەڵاتدا پەیدا بووە. ئەگەر بەڕاستیش خطورەتمان لەسەر بێمە باوەڕیان پێ ناکەین. یعنی نازم خۆیان هەست بەوە ناکەن. خەڵک ئەم متمانەی پێیان نەماوە. یعنی لەوانەیە خطورەت هەبێ لەوانەیە نەبێ. بەڵام لە هەردوو حاڵەتدا ئەگەر خەتەرەت هەبێ و خطورەت نەبێ خەڵک باوەڕیان پێ ناکە. بەڵام یعنی بەڕاستی من دەڵێم من بۆ خۆم یەکێکم لەوانەیە بە شەخسی بە نووسین بە مقابلات بە چاوپێکەوتن ڕێی خۆم دەربڕیەوە پێش ڕێفراندۆمەکە وتومە ڕێفراندۆم لەم کاتەیە نەکرێ باشترەوە تەجیل بکرێ بە تایبەتی ئەگەر ئەمریکا و نەتەوەیەکگرتوەکان داوایان کرد پێم وابوو دەکەوت نەژێر زامێکی ئەخلاقیەوە. بەڵام کە ئێستا کراوە بەڕاستی ئێستا عیبە پاشگەزبوونەوە لێی. ئێستا دەبێت دەرەنجامەکەی هەڵگرن. ئەگەر ڕاست دەکەن بەڕاستی و بەڕاستیانە بابێن قوربانی بۆ بدەن. یعنی مەسعود بەرزانی بەڕێز مەسعود بەرزانی وتی من قوربانی دەدەم. قوربانی با فەرموو با بدە. قوربانی دووشتە. یان ئەوە تا وەرە کار بکە بۆ هەڵبژاردننی دیموکراتی لە هەرێمدا و بۆ خۆت بەسەر لی دەرچۆ، یان ئەوە تا واز لە پۆستەکەت بێنە ئەگەر دەزانی ئەمە دەبێتە خطورەتێک بەڕاستی خطورەتە لەسەر بەڕاستیەوەی کە خۆیان ئیدعای دەکەن ئەگەر شەڕ ببێ و هجوم ببێ و فعلا ئێمە و توانایەمان نییە بە تایبەتیش ئەگەر ئێران و تورکیا یارمەتی حکومەتی عێراقی بدەن وەرە فەرموو ئەوە خەتەرە. ئەگەر ڕاستە خەتەرە ئەگەر تۆ باشە ئێمە وەری دەگرین خەتەرە دەفەرموو نەتیجەکەی قبوڵکە. یان باشە کاکە وەرە شانی بەرەبەرێ. شاندانەبەر ئەوەیە کە هەمومان بین بە پێشمەرگە بەڵام دەبێت تۆ بیتە خوارێ ئەو سەرۆت هەر ئەو نا هەموو ئەو مەسئولانە ئەو سەرۆت و سامانەی کە چەند ساڵە کۆی دەکەنەوە کە ئیحسائیات دەڵە 600 ملیار و 700 ملیارە لە ڕێی خۆیان و لە ڕێی کۆمپانیەکانیانەوە فەرموودا بەشیکەن بە خەڵک. من پێم وایە ئەو شتانەی کە دەوترێ ئەو پارانەی کە هیانە بەشی معاشی خەڵکی کوردستان تا 2-3 ساڵی کە دەکا ئەگەر هیچمان لە بەغاوە بۆ نەیە. فەرموو وەرن ئەمانە دابشکەنەوە عەدالەتێکی کۆمەڵاتی دروستکەن. خۆتان و کوڕەکانتان وەرنە سەنگەر وەکو چۆن ساڵح مسلیم کردی کوڕەکەشی شەهید بوو بە کوێرەوەریش و خانوەکەشی هەردووە دەوهێوانێکەوە کۆی کە وەسف کرا لایەنەوانە کە چون بە ڕۆژاوا دەستبەرداری پۆستەکەشی بوو نەشیوت سەیریکە نەشیوز لە کاتی تنگانە و ئیستیسنائیین. ئەنی ڕۆژاوا سەیریکە لە چ حاڵێکایە جارێ ئەسەن ئەترافی پێ نەکرد جارێ ئەڵە خۆ نەکەوتە سەر پێی خۆی جارێ شەڕ لە ناوەڕاستیاتی جارە پایتەختی داعش نەگیراوە. یعنی بەڕاستی ئەم نمونەیەکی جێی خۆشکەرە هات وازی هێنا نەیوت وڵا ئەگەر ساڵح مسلیم نەبێت تەجروبەکەمان دەڕوخێ نەیوت وڵا ساڵح مسلیم کەسێکی مهمە و ئەمریکا و فەڕەنسا دەیناسن و تەعامل لەگەڵەوە دەکەن ئاخر ئەوان وایان دەگوت دەیانگوت ئەمریکا و ئەوروپا بەس مەسعود بەرزانی دەناسێ. فەرمووی ئێستا ئەم سێشتەیە یانەوە تا کاکە وەرە کارکە بۆ هەڵبژاردننی خۆی دەبێ کار بکە خۆی ئێستا دەبێ قبوڵ نەکە بڵێ کاکە چۆن من ئەگەر بمێ ئەم دەوڵەتی ئەعلانی دەکەم احترامی جیهان بەدەست بێنێ دەبێت مؤسساتی دیموکراتی بخەمەوە سەر کار دەبێت انتخابات لە پەرلەمانە بکرێ هەر خودی تەجیلی پەرلەمانە ئەمە زیاتر وا دەکا غەرب پشمان تێکەن هەروەهایی سەرۆکایەتی بڵێ کاکە تەواو من مدەم تەواو بووە دەبێت کۆمیسیۆنی باڵا ئێنێ قسەی ڕاست نیە ئێستا کتاب نێرە بە کۆمیسیۆنی باڵا بڵێ بیکەن دەیکەن ئەوە ڕاست نییە خەڵک یانەوە تا واز بێنێ ئەگەر فعلا خطورەتێ چونکە ئەم خطورەتە ئەگەر حەقیقی بێ بەڕاستی کاریسەیە یانەوە تا بێن شانی بەرەبەر شان بەرنەبەر بێتەوە ئاستی خەڵک پارەکان بێننەوە ئەو دزی و دزیکاری کە مەسئولەکان دەکەن وازی لێ بێنن هەروەها خۆشیان بچنە پێشی جەبەکان وەکو کوڕی خەڵک و فعلا نەک بۆ تەمسیل و بۆ وێنەگرتن ها ئێستا لەوانەیە بێت بڵێ کاکە لە جەپەین بەڵامەوە تۆ بڕۆی 50 کیلومتر لە جەبەوە دووربی مقڕەکی شاهانە دابنەی 50 کامەرە و لەگەڵ بێ قەڵەوێرەی سیستەمی 2-3 کەسیت بۆ دابنرێ ئەمە کەی جەبهەیە جەبهەیەکی ڕاستەقینەی وەکو ڕۆژاوە و کوردانی ڕۆژاوە ئەگەر بێی ئەمانە بکەی بەڕاستی دەشێت تۆ زێمتمانە بجێڕیتەوە. زۆر باشە کاک شەخ پێشتر بەڕێز بارزانی ئاماژەی بۆ داگەر بێت و ئێمە ڕیفراندۆممان ئەنجامدا پاش ماوەیەک دەبێت ئەمری واقع و ناچارن دەوڵەتانی دراوسێ دانی پێدا بنێن ئەوەی تۆ باست کرد ئەو ڕێکارانەی کە پێویستە هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و خودی بارزانی ئەنجام بدا هەر ئەو ئەمرە واقعانیە کە ئێستا پێویستە بیکەن من پێم وایە ینی بۆ ئەوەی ینی مەبەستەوەی بۆی ئەم ئیجراتانەی کە وا بکەین کە ئەترافمان پێ بکرێ بەڵێ من زانی کاک زانات لە دەڕابردووش وتۆمە لە داهاتووش لە ئێستا شەرە سوورم لەسەر ئەو قسەیە تاقە ئیجرا و بە قووەتن ئیجرات ڕێخستنی ماڵی ناوخۆی کوردستانە دروستکردنی مؤسسات دام و دەستگایە شەفافیەت لێدانی گەندەڵی بەڵام بەمانە ناکرێ ممکن نییە کەسێک بۆ خۆی زادەی گەندەڵی بێ بتوانم دژاتی گەندەڵی بکات چونکە دژاتی گەندەڵیانی لێدانی خۆی ڕوخانی خۆی کەسیش ناتوانێ گولە بە خۆیەوە نێ کەسی ینی من جاری تریش وتومە تۆ ئەگەر ینی داوا لەو کەسێک کە خۆی زادەی گەندەڵیە محارەبەی گەندەڵی بکەوە کۆە داوا لە دزێک پێی محکەمەی خۆی بکات چۆن محکەمەی خۆیەکە ئایا حکمی خۆیدا بە 5 ساڵ سجن نایکە
لەبەرەوە بەڕاستی ئەمە ڕێک لەوە دەچێت ئەمانەت لەبەرەوەی بۆ خۆیان جمگەکانی کوردستان ئەنداجی کردووە و هەروەها گەندەڵی لە ئاستی تاچیەوە دەرچۆ بۆ ئاستی مافیایی ئێستا تەنان لەوانەیە بڵێم مافیەکانی دەسەڵات لە زۆرێک لە دامودەزەکانی دەوڵەت لە زۆربەی دامودەزەکانی دەسەڵات بەقەوەترن و ئێستا لە دەست دەرچووە لەبەرەوە بەڕاستی من پێم وانە تازە ئەم دەسەڵاتی ئێستا بتوانێت هیچ شتێککە ئەنجا لە ڕووی دەرەچیشەوە ئێستا و متمانەی نەماوە ینی لە حەزب کە نازانم ئەم قسەیە ڕاستەیانە دەڵێن ئەمە هیوادارم ئەگەر معلوماتێک شتێکە بەڕاست بکرێتەوە دەڵێ کە ماگۆر کە سەفیرێکە ینی ئەوەندە مهم نییە سەفیرێکە کە هات داوای لە سەرکردەکانی هەرێم پارتی یەکێتی کرد کە انتخابات تەجیلکەن بە قسەیان نەکرێڵەن دووسێ هەفتەیە تەلەفۆنی بۆکەن هەر تەلەفۆنەکەی داخستە وەڵامیان نادات بینەما جاران کەی بیستان بیان وەستا سواری تارە دەبوون و دەچونە واشنتۆن و وەزیری خارجیان دەبینی ئێستا گەڕاوینەوە پێش 97 و 9 کاتێکە وتم کاتێکە ماڵ دنێنەربایت بانجیکردن لە خۆشیانە چۆن ڕایەکە لەبەرەوە من پێم وایە ئێستا هەم لە ناوخۆدا وەزعەکان بۆ پتە ناکرێتەوە وەکوتم یەکێکە لە مەرجە گرنگەکان و لە ڕووی ناوخۆیشەوە ئێستا هەرێم ئێستا بەغدا متمانەی زیاترە بۆ بەغدا بەتایبەتی حەیدەر عیبادی بەڕاستی من ناڵێم حەیدەر عیبادی کەسێکی زۆر حەکیمە تۆم لە حەزە بکە چەند مالیکی دەیەوێت ئیستیفزازی کە طبعا مالکی خەسمەتی دەیەوێت ئیستیفزازی کە سوچی کا بۆ خۆی بێتەوە بەسەر گۆزیران یعنی زەختێکی زۆری شارعی لەسەر بەڵام تا ئێستا تەسریحاتەکانی ئەو پیاوەتون نین دژی کوردستان و من پێم وایە ئەوەی تا ئێستا ئەوەی مەرجعیشی عەش عەلی سیستانی تەسریحاتەکانی زۆر باشن و پیاوێکە حەیدەر عیبادی هەوڵ نادا تەشەنوجات دروستکە طبعا زەختی لەسەرە ناتوانێ ها زۆر شت کە دەشیڵێ ناچارە بۆ زەختی بەرامبەرەکانی بەرامبەر بە جادەی شیعە بەکارهێنن دژی بەتایبەتی مالکی لەبەرەوە ئێستا بە پێچەوانەوە بۆتەوە دەمەوێت بڵێم لەناو خۆدا باش نین لە دەرەوەش جاران ئەگەر ئێمە بەوە ناسرابین کە پەیوەندیمان لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوادا هەیە ئێستا حەیدەر عیبادی و کارتەشی لەدەستەندوین ئیتر نازانم کارتەکان زۆر لاواز بوون هیواداری نێمە غەڵەت بین ئەم تەحلیلاتانە هەمووی غەڵەت بن زۆر باشە کاک شێخ لە سەروبەندی ئەوە داین کە تەنیا چەند حزبێک لە هەرێمی کوردستان ڕاپرسیان ئەنجامدا و بانگەشیان بۆ کرد دەبینین کە تەواوی دەوڵەتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپی دژی بوون ئێمە بەردەوام لە شاشەکانەوە بەرپرسانیەوە باسەوە دەکەن کە پەیوەندی ئێمە و هاوپەیمانان لە ئاستێکی هەرە بەرزدا ئێمە و دۆستەکانمان لە وڵاتانی فەڕەنسا ئێمە و دۆستەکانمان لە وڵاتانی فلان بەڕاستی خەیاڵ پلاوێکی وایان خستە بۆ گوێی بینەری کوردەوە کە ئەوەندەی کە لە دەرەوە حساب بۆ پێگەی لانە کوردیەکان دەگرێت ئەوەندە حساب بۆ دەوڵەتی عێراقی فیدرال ناکرێت بەڵام بینیمان کە لەو بابەتەدا بەتەنیا ماینەوە ئەمە نیشانەی لاوازی پەیوەندی دیبلۆماسی نوێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیە لە دەرەوە کە ئەوەندەی ئیشیان بۆ حزبەکانیان کردووە ئەوەندە لە خەمی ناساندنی دۆزی ڕەوایگەلی کورد نەبوون بە وڵاتانی دەرەوە وڵی من نازانم ئەمانە تا چەند ئیشیان کردو بەڵام من پێم وایە هەر تەنیا و نوێنەرانە کافینین من پێم وایە خودی ئەدای حکوومەتی هەرێم بەڕاستی حکوومەتی هەرێم ئەمریکا وەکوتم هاتبوو گرێوی لەسەر دەکرد بیکا بە نمونەیەکی دیموکراتی بۆ عێراق لە عێراق شەو بۆ ناوچەکە بەڵام زۆری لەگەڵا هێناین بەڵام دوای دەرکەوت حکوومەتی عێراقی هیچ لە حکوومەتە فاشیلەکانی ئەوەی کە بەهاری عەرەبیان تیاڕوودا باشتر نیە و هەمان تەجروبەیە حکمی عایلەیە گەندەڵی فەساد نەبوونی قانون نەبوونی سەرۆری یاسا و تیانەتیدا ئەوە بوو لە کورد تۆران وەردەوە دە دوورکەوتنەوە بەڵام شەڕی داعش وای کرد کە ئەوان ئیشیان بە کورد بێتەوە ئەوە بوو نزیک بوونەوە بەتەنانەت بە سەراحەت پشتی بەڕێز مەسعود بەرزانیان گرت کە و داوایان لە معارەزە کرد زەختیان لە معارەزە کرد کە دەبێت ئێوە بێدەنگ بن لی تاوەکو شەڕی داعش تاوا دەبێت بەڵام لە ئەوڵەوە ئەگەر شەڕی داعش نەبووی هەر لەو کاتەوە پێم وابوو وردە موقیفەکانی غەرب و ڕۆژاوا بەرەو کورد چار ببوونەوە لەبەرەوە ئەگەر تۆ دەوڵەتەکەت غەرب و ڕۆژاوا بە باشیان نەزانی تر نوێنەرەکانیش ناتوانن هیچ بکەن ئەمە بڕین جگەلەوە بەڕاستیش نەبوونی ئەم دووبارە هەڵنەبژارنەوەی ئەم شتانە جارێککە دام و دەستگا دەستوریەکان لە کاتی خۆیدا ئەمەش جارێککە کار دەکاتەوە کە ئێمە تەسیر لە پەیوەندەکانمان بکە پەیوەندەکانمان لەگەڵ ڕۆژاوا وەکوتم ئەوەی کە وای کردبوو کە ماوەیەک ئەوان پێویستی جەنجیان پێ وەکو مقاتیل وەکو جەنگاوەر کوردیان بوێ فترەی شەڕی داعش بوو وەکوتم تەنانەت بە سەراحەتیش فشاریان لەسەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن کرد کە دەبێتەوە بێدەنگ بن بۆ درێژکردنەوەی ئەم 2 ساڵەش بەڵام بەڕاستی ئێستا ئەوان ئێستا لە ناوخۆدا ئێمە لە ڕووی مۆساتیەوە لە ڕووی دیموکراتیەوە لە ڕووی بنادنانی دەوڵەتەوە لە ڕووی ئەوەی کە ئەمریکا وەکو وەرەقەیە گرێوی لەسەر دەکردین ئەوە دەرنەچوین لەبەرەوە من پێم وایە ئێستا مرحلەی قەتیعەیە مرحلەی لێکدابڕانە لە نێوان ڕۆژاوا و هیناوە بەتایبەتیش بەڕاستی من پێم وایە ئەمەی کە بە قسەیان نەکردن بۆ تەجیلکردنی ڕیفراندۆمەکە تەسیری زۆرە یعنی بە وازحی پێوەی دیارە لە دوای ڕیفراندۆمەکەەوە تا ئێستا یەک مەسئولی ڕسمیم پێ بڵێ یەک مەسئولی ڕسمی یەک قسەی باشی لەسەر هەرێمی کوردستان بکرێت جەریوە کۆنگرێسمانێک دەیکەن بە هەڵا لە میدیاکانەوە تەمان کۆنگرێسمان پەرلەمانتاری قسەکانی هیچ نین خۆ بڕیار بەدەست نییە ئێستا تۆ سەریکە لە پەرلەمانی عێراقا دەیەها پەرلەمان ڕۆژانە قسە ئاکەن هیچ سوودی هەیە
ڕئیسی پەرلەمان هاتە هەرێمی کوردستان حیدرعبادی وتیەوە هیچ نییە ڕئیسی پەرلەمان لە مەبەستم چییە تا لە دوای ڕێفراندۆمەکەەوە ینی بۆ بەڵگەی ئەوەی کە ئێمە پشگیریمان نەماوە ئەمەش دەلال ئیشی ناوخۆی هەرێمە نەگەشی تەنها نوێنەرەکان ئەوەیە کە ئیتر ئەمان بێئومێد بوون پشتیان تێکردین بە تایبەتیش بە قسە نەکردنەکە یعنی لە دوای ڕێفراندۆمەوە یەک مەسئولم پێ بڵێ مەسئولی ڕسمی یەک تەجروبە یەک قسەی باشی لەسەر ڕێفراندۆم یان لەسەر دیفاعکردن لە هەرێمی کوردستان یان تەنانەت دیفاعکردن لەو هەڕەشانەش کە لە بەغداوە لێمان دەکرێت تا ئێستا بەڕاستی ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەمان ئیتر وردە دەست هەڵدەگرن لێمان بۆیە بەڕاستی من ئێستاش دەڵێم ئەگەر دەیانەوێت جارێککە ئێمە بچینەوە کایی متمانەبوونی نێودەوڵەتی دەبێ بە خۆماندا بچینەوە ئەم وەزە ناڕوە ئەم وەزەوە پێشم وانێ بەمانە چاک بکرێ باشترینش دەوێت تحملی مەسئولیتەکە بکەن کە خۆیان وتویانە. زۆر بەڕێز حاکم شێخ لەتیف مامۆستا یاسای دەستوری سوپاستا دەکەم کە ڕاستەخۆ لە بەرنامەی گفتوگۆ لەسەر کێشەکانی هەرێم و ناوەند لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. بینەرە خۆشەویستەکان بەرنامەی گفتوگۆ بە کۆتا هات تا دیدارێکی تر بەخواتان دەسپێرم.